سڵاو بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتەوە گشت کاتێکی ژیانتان پڕ بێت لە شادی و کامەرانی. لە ئەڵقەیەکی تر لە بەرنامەی دیدار و ڕاوەوە هاتوینێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بڕگە و بابەتەکانی ئەم بەرنامەیە کە هەر ئاڵلقەیەک ئاوڕێک لەلایەنێک لەلایەنە جۆراوجۆرەکانی ژیان و بەرهەمەکانی هونەرمەند، شاعر، نووسەر و ئەدیبێک یەکێک لە ژانرەکانی بواری هۆنەر و ئەدەبیات چووەک دیمانە لەگەڵ کەسەکان چووەک نووسین و ئامادەکردن سەبارەت بەو بابەتان ئاداتەوە. لە ئەڵقەی ئەم هەفتەیە بەرنامەکەماندا بینەری بابەتێک دەبن بە ناو نیشانی کاریگەری شۆڕشی ئۆکتۆبری 1970 رووسیا لەسەر ئەدەبیاتی کوردی لە کوردستانی عێراق و ئێران. شیاوی ئاماژەی ئەم بەرنامەیە بە بۆنەی ساڵیادی شۆڕشی مەزنی ئۆکتۆبرەوە ئامادەکراوە. بەو هیوایە ناوڕووکەکەی جێگای سەرنجی ئەوەی خۆشەویست بێت. ناوبڕێک وەربگرین ئەڕۆینە سەر بابەتەکەمان. کاریگەری شۆڕشی ئۆکتۆبری 1970 رووسیا لەسەر ئەدەبیاتی کوردی لە کوردستانی عێراق و ئێران. شۆڕشی ئۆکتۆبری 1970 رووسیا کە بە سەرکەوتنی بەلشەفیکەکان بە سەرۆکایەتی ڤلادیمیر لێنین تەواو یەکێک بوو لە گەورەترین ڕووداوە سیاسی، مێژووی و کۆمەڵایەتیەکانی سەدەی بیستەم. ئەو شۆڕشە نەتەنیا سیستەمی سیاسی و ژینگەی نێودەوڵەتی گۆڕی بەڵکو و کاریگەری گەورەی لەسەر ئاستی فکری، ئەدەبی و فەلسەفی هەموو جیهانیش هەبوو. ئەدەبیاتی کوردی لە هەموو پارچەکانی کوردستان بە تایبەتی لە کوردستانی عێراق و ئێران بەهۆی ئەم گۆڕانکاریە ئاراستەیەکی نوێ بە شێوەیەکی فکری تری بەخۆیەوە بینی لەسەر ئاستی پەیوەندی سیاسی و معنەوی و ئازادی. پێشەوەی شۆڕشی ئۆکتۆبر ڕووبدات کوردستان لە ژێردەستی ئیمپراتۆریەکانی عوسمانی و ئێراندا بوو و ئەدەبیات بە شێوەیەکی زۆر کلاسیکی و مەدەنی بەردەوام بوو. بەڵام پاشە شۆڕشە بیرۆکەی ئازادی چووە مێشک و هزری گەنجانەوە و ئاشناکردن لەگەڵ ئەندێشەی سۆسیالیستی. ئەو گۆڕانکاریە بە تایبەتی لە شاری سلێمانی و مەهاباد بەرچاوتر بوو کە ئەدەبیات لە مەیدانی شعر و ڕۆمان و نووسینی ڕەخنەی کۆمەڵایەتیدا تێکەڵ دەبێت بە بیرۆکەی ناسیۆنالیزم و سربەخۆیەوە. ئەو تێکەڵبوونە لە هەردوو پارچەی کوردستان بە تایبەتی لە عێراق و ئێران هەنجامێکی دیاری هەبوو. لە عێراق گەنجانی پەیوەندیدەر بە گۆڕانکاریە سیاسیەکانی سەدەی بیستەوە و بە دەسەڵاتە نوێ سۆسیالیستەکانی مۆجودەوە بەهۆی ڕۆح و ناوەڕۆکی شۆڕشی ئۆکتۆبرەوە بەرەو ئەدەبیاتێکی ڕەخنەگر ژینگەی و جەماوەری چوون. لە هەمان کاتدا لە کوردستانی ئێران ئەو شۆڕشە کاریگەری ڕاستەوخۆتری هەبوو لەوەی کات تێکەڵبوونی ناسیۆنالیزمی کوردی و سۆسیالیزمی ڕووسی بەهێز بێت بە تایبەتی لە کاتی دامەزراندنی حکوومەتی کوردی لە مەهاباد لە ساڵی 1946 دا.
گۆڕانکاری فکری و ئەدەبی. شۆڕشی ئۆکتۆبر بیرۆکەیەکی نوێی خەیاڵی و ئەدەبی لە جیهاندا شکڵ پێدا کە سەرچاوە و پێگەی ئەدەبیاتێکی ڕەخنەگر و ئەدەبیاتێکی ڕئاڵیستی خەڵکی بوو. ئەم بیرۆکەیە بە پارچەکانی دیکەی کوردستانیش گەیشت بەهۆی هاوپەیوەندیە فکری و سیاسیەکان لە نێوان کۆمەڵگەی ژینگەی نوێ رووسیا و وڵاتانی دەوروبەری. لە ئەدەبیاتی کوردیدا بە تایبەتی لە سەدەی بیستەوە ئەو کاریگەریە بە شێوەیەکی زۆر دیار لە شەعر و ڕۆمانەکانی نووسەران و شاعرانی کورددا وەک هێمن، عەبدوڵڵا گۆران، قانع، هەردین عەبدوڕەحمان و هەژار مکریانیەوە دیار بوو. ئەم نووسەرانە هەوڵیان داوە ئەدەبیات لە بواری ڕۆمانسی و غەزەڵی دوور بکەنەوە و بە شێوەیەکی ڕەخنەگەرانە و کۆمەڵایەتی نیشانی بدەن کە بەرەو ڕئالیزم و پێویستی ژیانی سەردەم بەرەو پێشچوون. بە تایبەتی عەبدوڵڵا گۆران بەهۆی ئاگاداریەکی زۆر کە لەگەڵ مەکتەبی سۆسیالیستی و ئەندیشەی مادیدا هەیبوو، شارە سیاسیەکانی وەک بەرهەمێکی نیشاندار بوو لە بەرەنگاری لەگەڵ بەستەی خەیاڵی و فێوداڵی. ئەدەبیاتی کوردی لەسەر دەستی گۆرانەوە بوو بە ئامرازێکی ڕەخنەی ژینگەی کۆمەڵایەتی و بەردەست و تێکەڵ بە ژیانی ڕاستەقینەی خەڵکی ئاسایی. لە کوردستانی ئێرانیش هەژار و هێمن ئەو شێوەیان لە شۆڕشی ئەدەبی و ڕەخنەییان بەکارهێناوە بۆ ڕوونکردنەوەی بەرژەوەندیە نیشتیمانیەکان، هەروەها بۆ بەرەو پێشبردنی بیرۆکەی نەتەوەیی و دیموکراتی. ئەو شاعیرانە بەرهەمە ئەدەبیەکانیان تێکەڵبوونێک بوو لە نێوان ناسیۆنالیزمی کوردی و ڕۆحی سۆسیالیستی. ئەدەبیات و پڕۆپاگەندای سیاسی. پاش شۆڕشی ئۆکتۆبەر هاوپەیوەندیە فکریەکان و بەرەوڕووبوونی چەپگەرایان و سۆسیالیستەکان لەناو کوردستاندا پەرێسەند. ئەو هەنگاوە ئەدەبیاتی کوردی تێکەڵ بە ئامانجە سیاسیەکان بە تایبەتی لە نێوان ساڵانی 1940 تا 1970 کرد. ئەو سەردەما شەعر و ڕۆمان و ئەفسانە و تەنانەت گۆرانیش بە شێوەیەکی دیار وەک ئامرازێکی پەیوەندیدار بە خەڵک و بەرەنگار بوونەوە بەرامبەر بە دەسەڵات بەکارهێنرا. ئەو نووسەر و شاعرانەی کە خۆیان نزیک کردەوە لە چەپە سیاسیەکان ئەو شێوە نوێیەی شۆڕش و ئاڵوگۆڕ و ڕەخنەیان ئاوێتە ئەدەبیات کرد و ئەمە بەڕوونی لە کارەکانی لاهوتی، قانع، سەیف القۆزاد، ئەحمەد شەمزمینی، ڕەفیق سابیر و تەنانەت لە بەرهەمی شاعران و نووسەرانی دواتردا بە شێوەیەکی بەرین پەرێسەند. ڕەنگدانەوەی ئەخلاقی و فەلسەفی. ئەو شۆڕشە نەتەنها بە شێوەی سیاسی بەڵکو بە معنای فەلسەفی و ژینگەییش لەگەڵ ئەدەبی کوردی پەیوەندی دروست کرد. شعر و ڕۆمان بە شێوەیەکی نوێ گرنگی و گەورەی جەماوەری خەڵک، نادادپەروەریەکانی ژیان و داواکاریە ئازادی خوازەکانی خەڵک نیشاندا. ئەو بیرۆکە سۆسیالیستیە بە شێوەیەکی ڕوون و لە هەمان کاتدا بەهۆی گەشەی زانکۆکان چوونی خوێندکارانی کورد بە وڵاتانی سەر بە سۆڤیەت، ڕۆژنەمەوانی و پەیوەندیە فکریەکانی نێوان کوردستان و وڵاتانی سۆڤیەت زیاتر گەشەی کرد. Zuri şorşine de şakele Bahçeke Lejile wala suram Surudi yaşnabuna Vam ruba düşmen dakhini Ruba düşmen dakhini Min malay Zuri şorşine de şakele Zuri şorşine de şakele باچکه لجره و حالا سورم سرودی آشنبونه و امرو بادش من دخینی
پشمرگی وشیارم رگی سختم لریا چکی دست دیری مشکم مجده دوار روژی تیا پشمرگی وشیارم رگی سختم لریا چکی دست دیری مشکم مجده دوار روژی تیا من مالا سوری شورشینه دا شاکینی سوری شورشینه دا شاکینی با چکه لجرم حالا سورم سرودی آشنبونم رو با دجمن دخبینی رو با دجمن دخبینی برزلوت که آمانجی خمو بیرون مبستم لخباد وازناینم تا نبینم سرباستی برزلوت که آمانجی خمو بیرون مبستم لخباد وازناینم تا نبینم سرباستی من مالا سوری شورشینه دا شاکینی سوری شورشینه دا شاکینی من با چکه لجنه و حالا سورم سرودی آشنبونم رو با دجمن دخبینی کۆتایی بەگشتی شۆڕشی ئۆکتۆبری رووسیا ڕێگە و ئاسۆیکی نوێ فکری و ئەدەبی بەخشی بە ئەدەبیاتی کوردی بە تایبەتی لە کوردستانی عێراق و ئێران. ئەو شۆڕشە ئەدەبیاتی کوردی لە شێوەی کلاسیکی و سۆنەتیەوە بەرەو شێوەیەکی ڕەخنەگرانە ناسیۆناڵ و کۆمەڵایەتی برد. ئەم گۆڕانکاریە نەک تەنها فکری بوو بەڵکو و ڕەنگی ژیان، سیاسەت و فەلسەفەی هەستی لە ئەدەبیاتی کوردیدا گۆڕی. لە نێوان تۆمارە ئەدەبیەکانی ساڵانی 1930 تا 1980 ئەو ڕۆحیە شۆڕژگێری و چەپگەرایانەیە بە شێوەیەکی بەرچاو دەکرێت ببیندرێت و هەسوێ بکرێت بە تایبەت لە بەرهەمی شعر و سروزە کرێکاری و چەپ و ئازادیخوازەکاندا وەک یەکی ئایار ئەنتەرناسیۆناڵ، منم ئاڵای سووری شۆڕشی نوێ دەشەکێنم و دەیان بەرهەمی تری بە ناوەڕۆک لەم چەشنەیە.
بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆشمان تا لە ئاڵلقەیەکی دیکەیەم بەرنامەیەدا بە یەک دەگەینەوە بە ژیانێکی پڕ لە کەمەرانتان دەسپێرم.